ئەم ڕۆژێکێک لە قوتابخانەکانی تری شاری سلێمانی بەسەرەکەینەوە ئەچین بۆ لای مناڵە چاوگەشەکان لەگەڵمان بێن بۆ پێشکەشکردنی چەند برگە و بابەتێکی بەسوود فەرموون بێنی و باش باشی ناوت چییە؟ یارە. ناوت چییە؟ یارە. یارە چۆنی؟ باش. لە پۆلی چەندی؟ لە پۆلی دوو. ئافەرین یارە ئەمڕۆ چ وانەیەکتان هەیە؟ وانەی مۆسیقا. مۆسیقا ئەدی وەرە سەیرێکی ئەوە بکە ئەوە چی و چی نووسراوە ئەمە ئەم سەر چییە؟ ئەوە دەهۆڵە؟ بەڵێ. دەهۆڵ ئەڵێ چی ئادی کە لێ ئەڵێ دومبەگە دومبەگە دومبەگ ئەی تەپڵ ها ئەی زوورناڵێ چی لی 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 تۆ وەزانی؟ ها؟ بەڵێ. ئافەرین لە چ وانەیەکە زۆر باشی؟ لە بیرکاریە. لە بیرکاریە باشە یەک و یەکە کاتە چەند؟ دوو. دوو ئافەرین ساڵێک ترە چتە پۆلی چەند؟ سێ ئافەرین هەر بژی سەرکەوتوبی با بچینە لای مناڵێکی تر چۆنی کچە جوان؟ باشە. باشی ناوت چییە؟ نام ئاڵەیە. ناوە ئاڵەیە ئاڵێ گیان چۆنی؟ باشە. باشی تەمەند درێژ بی ئاڵێ تۆ وەرزشەکەی؟ بەڵێ. چ کاتێ وەرزشەکەی؟ لە کاتی دوای ناخواردنوانە. ئافەرین ئەوە زۆر زۆر باشە ئەزانی بۆ پێویستە سەعاتێ دوای ناخواردن ئەنجا وەرزش بکەیت لەبەرەوەی خواردنەکان لە گەردەمانە هەرس بێ بۆ ئەوەی بێزارمان نەکا وەرزش سوودی زۆر زۆرە بەردەوام وەرزش بکە باشە هەر بژی کچە جوان گۆرانی ێزانی؟ گۆرانی لەبەرکە بۆ ئەوەی ئەم جارە کە هاتم فێری گۆرانی بیت و گۆرانی خۆشم بۆ بڵێ سپاس چۆنی کچە جوان؟ باشە. باشی؟ ناوت چییە؟ ڕێژنە. ڕێژنە؟ ڕێژنە یعنی چی؟ ڕێژنە یعنی باران. ڕێژنەی باران هاکەوە بە خوڕەبارەی بارانی زۆر وایە؟ باران سوودی چییە بزان مەزانی؟ ئەی باران سوودی بۆ زەوی هەیە زەویەکان تەڕووپڕ و پراوەکە بۆ سەدەکان سوودی هەیە واتە بۆ بەنداوەکان بۆ ئەو خواردنەوە بۆ خۆشۆردن وایە؟ هەر بژی تۆ مناڵێکی زۆر زیرەک دیاری وایە؟ ئەم گروپەیەوە چییە؟ گروپی؟ دەف دەف خۆشە دەف
تۆ دەفە بینیوە؟ ئەی دەفە زانی لێبەی؟ ناڵە دەخۆ فێری دەفکە بۆ جارێکی تر کە هاتم دەفم بۆ لێبەیت و منیش ئاوا سەری خۆم بەیەم لەگەڵیا باشە؟ هەر بژی تۆ زۆر زیرەکی چۆنی؟ باش باشی؟ ناوت چییە؟ ڕۆدین ڕۆدی ناوت چییە؟ ئەوە پشیلێ پشی بە نزیک نەبێت تۆ من تۆزێ ترسم گاڵتاکە بیێنە من ناترسم پشی چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ئەوە خەوتووە؟ ئەوە لە کێکەوە هەتا؟ 2009 پشیلەکە و بە مناڵی دۆزیتەوە یان نەراوە گەورە بوو گەورە بوو باشە پشیلە چییە خوا؟ ماسی ماسیە خوا ئافەری منیش ماسیە خۆم تۆش ماسیە خۆی بە بەچکەی چییە خوا؟ دایکی چییە یاتێ؟ شیرە خوا شیر زۆر خۆشە بۆیە ئەوەی خوا تۆش پێویستە شیر بخۆی باشە؟ بۆ ئەوەی سوودی لێوەرگری ماسوولکەکانە بەهێز بێ ئێسکەکانە پتە و بەهێز بن باشە؟ پشیلەی گیاندارێکی گوناحە وایە؟ ئەبێ هاوکاریکی کە لە دەرەوە بینی و تینووی بوو یان برسی بوو خواردن و ئاوی بیتێ باش؟ هەر بژی تۆ مناڵێکی زۆر وریایی گۆرانی ێزانی؟ من نەزانم ئەزانی دەی بە پچکۆلە بۆ بڵێ هاڵێ بە پچکۆلە دەی بە پچکۆلە مەگری بەرخۆلە دەستی گیراوە منی لای تۆ داناوە منی شان مناڵم خەریکی ئیشی ماڵم ئەی لەشت ساغ بێ بە پێ بکەنە ژیر بەس چاوەڕوانی شیر بەمە موشیرە چیەی خۆی تۆ هەر بژی یەک چەپڵەی قایم بۆ خۆ زۆر باشە دەرخۆ ئەچینە لای ئەوڕێکی ترمان جوانی کوڕە جوان باشی ناوە چییە ئەحواڵی تۆ مەڕوان چۆنی هیچ برادێکمێ ناوی مەڕوانە ئەویش وەکو تۆ زیرەک و جوان و ئاقڵە ئەویش لە پۆلی دووە وایە تۆش لە پۆلی دووی وایە ئافەری مەڕوان تۆ وەرزشەکەی وەرزشی چیەکەی ئەوەی کاڵێت دەست بۆ سەرەوە ئادی دەست بۆ سەرەوە بۆ خوارەوە بە سەریعی بۆ لاتەنیش ئاوا ئافەرین بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ سەرەوە هەر بژی یە چەپڵی قایم بۆ خۆ دەستی خۆش چۆنی کچە جوان باشی هیوادارمە میشە باش بی ئەو کەمامەیە بۆ بەدەمەوەیە بیکەرەوە دەمە کەمامە سوودی چییە؟ بۆی نەخۆش نەکەی بۆ ئەوی نەخۆش نەکەوی تووشی چ نەخۆشیە نەبین لە ئێسایە؟ تووشی کۆرۆنا ئافەرین کۆرۆنا پێویستە بەردەوام وەرزشکە ێزانی بۆچی؟ بۆ ئەوەی کە مێشکمان بەهێز بێ جەستەمەمان بەهێز بێ نەخۆشی کارمان تێ نەکا یەکێ لەو وەرزشانە ئەزانی پێویستە چۆن بکرێ بۆ مێشکمان باشە؟ هەناسە بە قوڵی بین ئەوە بەلووت هەناسە بەدەم بێرەوە باشە؟ ئادی وەکو من بکە بەلووت خنکە ئادی تۆ بیکە ئافەرین هەر زۆر باشە یەک چەپڵی قایم بۆ خۆ دەست خۆ ناوت چییە؟ دیار بیار چۆنی؟ باشی؟ لە پۆلی چەندی؟ ئافەرین تۆ حەزت لە چ وەرزشێکە؟ وەرزشی بازبازێن بازی گەورە هەڵەی؟ چەند مەترە توانی بڕۆی؟ ئەی بۆچی چۆلەکە ئەتوانێت زۆر بڕوا بۆ؟ لەبەرەوەی هینا ئەو بازێکی تۆزکتی ئەو چیتری هەیە؟ ئەو هێلانەی هەیە ئەی بە چیتر ئەتوانێت بڕوا؟ بە قاچی خۆ بە چیتر ئەتوانێت بفرێ؟ بە باڵەکان ئافەرین تۆ باڵی نییە بۆیە ناتوانی ئەوەنە بفری وایە؟ ئافەرین بۆ تۆ چەپڵێک بۆ خۆ هەر بژی چۆنی کوڕە جوان؟ باشی؟ هەر بژی تەمەند درێژبی ناوت چییە؟ یەک شتێک لێ برسم ئەو کەمامەی دەمێت چەند ڕەنگی تایە؟ چی و چی؟ سەوز شین ئەدی بزانم ڕەنگی تری تایە؟ ڕەنگێکی تریشی تایە تۆ نەوبینیوە پێ بڵێم چییە؟ شینێکی تر زەردێکی تر مۆریشی تایە؟ زۆر جوانەوە کێ بۆی کڕیوی؟ ئەم جارە کاتمەوە دانێکیش بۆم نەکڕی؟ هەر بژی گۆرانی ئەزانی؟ نازانی؟
منیش گۆرانی نازانم مادام تۆ نایزانی دەست خۆش یەک چەپڵی خایم بۆ خۆ خێرا دی چۆنی کوڕە جوان باشم باشی ناو چییە؟ سەفین سەفین چیایەکی زۆر بەرزە لە کوردستان وایە؟ چیای سەفینە نەبینیوە؟ بینیوتە ئافرین چیاکانی کوردستان هەمووی خۆشن وایە؟ تۆ وەرزشەکەیە کردوتە ئەو وەرزشەی کە بەسەر چیاکانە سەرەکەوی وەرزشی شاخەوانی پێڵێن نەو کردووە؟ دە باشە زەی چی لەگەڵ دایک و باوکتا بۆ خۆتانە وەرزشە بکەن چووکە سوودێکی زۆری هەیە بۆ مێشک و بۆ قاچەکان و بۆ تەندروستی و باشە وەرزشە بێ بە بەردەوامی بکرێ بۆ ئەوی مناڵێکی زۆر وریابی دوایی ناتوانی شود لە تۆ بی باش ئافرین هەر بژی چەپڵێ بۆ خۆدەی چۆنی کچە جوان باشی ناو چییە؟ بێهناس وەرە با وەرزشە بکەین ئەسەر سەر پێ دانیشە ئەسەر سەر پێ دانیشە هەستا ماشەڵڵا باڵاو زۆر بەرزە من وەکو تۆ نیم دەست بۆ سەرەوە وڵاتە نیشت بۆ سەرەوە وڵاتە نیشت دانیشە خێرا ئافرین ئەزانی وەرزشانە بۆچی باشە بۆ ئەوەی بەیانیان خەونەیە بۆ ئەوەی بتوانی نان بخۆی بۆ ئەوەی لەشێکی بەهێزە هەبێ وایە تۆ بەردەوام وەرزشەکەی نا بەڵامی تر لە قاعەم یعنی لە قاعە زۆر باشە لەگەڵ مانکماڕۆم کە ڕەمەزان بوو هەر ناچی بەڵامی تر لەگەڵ مانکماڕۆم ئێستا مەکتەبەیە بۆیە ناچم ئافرین زۆر باشە تۆ بەردەوام لەگەڵەوە بچۆ بۆ ئەوەی لەشێکی بەهێزە بێ باشە سەعات حوتی بەیانیە ڕێ حوتی بەیانی زۆر باشە منیش حوتی بەیانیان نییە بە دەرەوە وەرزشەکەم ئاها لەشم چەند بەهێزە سەیری ماسوولکەکانم دەست خۆش هەر بژی تەمەند درێژ بی سپاس بۆ تۆ چۆنی کوڕە جوان باشی ناو چییە؟ زانست ئافرین هەمیشە پڕ زانست و زانیاری بی زانست گۆرانیە زانی؟ دە من گۆرانەیەکی خۆشە بۆڵێم بەسەر وەرزشە ئەڵێ وەرزشە سودمەندی جوانی لەشە دەست بۆ ڕاست دەست بۆ چاپ تۆپ هاتە لات بە تەپەتە تۆپ هاتە لات بە تەپەتە تۆ تۆپەیە لە ماڵەوە؟ نیتە باشە بەدای و باوە بڵێ تۆپە بۆ بکڕن بۆ ئەوەی وەرزشی پێ بکەین لەگەڵ هاوڕێکاتە بەڵام بەبێ ئاگاداری یەکشت بی بزان مەزەی چییە؟ ئەویش ئەوەیە نابێ بکەوی بڵێ بۆ بۆی دەسە جوانەکانە برینار نەبن باشە؟ هەر بژی یەک چەپڵی قایم بۆ خۆ لێ ئافرین هەر بژی چۆنی کوڕە جوان دانی و باش ژیانێ باشە بێ وای وەڵام بیتەوە نییە؟ ناوت چییە؟ یونس چۆنی؟ یونس لە پۆلی چەندی؟ ساڵێک ترێوی بە پۆلی چەند؟ ئەدی دە گۆرانیەکم بۆ بڵێ پۆلی یەک وا لە پۆلی دووەم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێ قوتابێکی وریا گوێڵی مامۆستا سابانم خۆش دێ هەڵبەتی ژیان ئافرین یەک چەپڵی قایم بۆ خۆ زۆر باشە باشە تۆ منە خۆشەوێ منیش تۆم خۆشەوێ بەڵام بەو مەرجەی کە مناڵێکی گوێڕایەڵ بیت و بە قسەی مامۆساکانە بکەی باشە؟ هەر بژی چۆنی کوڕە جوان باشی ناو چییە؟ محەممەد ئەوە چییە بەدەستەوە؟ لاستیک بۆچی بەکاریە؟ ئافرین شتی پێ بسڕیتەوە دەفتەرەکەتی پێ بسڕیتەوە محەممەد گۆرانی خۆشە زانی؟ ئەدی گۆرانیە بڵێ فەرزیکە خۆب خوێنە وریاومەی درێنە نایە خودای لێ بێنە پیت و شا خوێنە ئەوە ئانی دەستکەشە ئافرین زۆر باشە هێچە بڵێ قایم بۆ خۆ هەر بژی چینە لای هاوڕێیەکی ترێ؟ چۆنی کچە جوان باشی ناو چییە؟ مینا بۆ خۆی مینایە جووتێ گوارەی لەگوێە؟ گوارەی لەگوێ نییە مینا لە پۆلی چەندی؟ دوو میناوە وانەی چییە خوێنن؟ ئەو بابەتە چییە؟ مۆسیقا ئەتوانی چی لەگەڵا بکەی؟ هەڵپەرکێ ئەدی من مۆسیقا بۆ لێم تۆ هەڵپەڕە باشە؟ دەی بزانمەزانی؟ لی نازایە پەڕی؟ ئێمە نەزانم ئیش هاوە وایە؟ گۆرانیە زانی؟
لە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دە باشە ساڵێکی تر کە هاتمەوە بۆ لەو تۆ گەورەترە بێ گۆرانی خۆش لە بەرکەی باش زۆر باشە هەر بژی بەیانی و باش کوڕە چووە باشی ناوت چییە؟ ئەنەس لە پۆلی چەنی؟ دوو چوانێکە زۆر پێخۆشە؟ بیرکاری ئافرین ئەی وەرزشەکەی؟ چ وەرزشە زۆرەکەی؟ لەگەڵ هاوڕێکاتە؟ دوو گۆڵی ئافرین دوو گۆڵی ئەبێ لە کۆ بکرێ؟ لە دەرەوە لە ئەبێ شوێنێکە بێ گژ و گیابێ وایە؟ بۆچی؟ بۆ ئەوەی کە کەوتین زیانمان پێ نەگا وایە؟ باشە تۆ گۆڵچیت؟ تۆپەگریتەوە؟ ئافرین ئەتوانی هەموو تۆپێ بگریتەوە؟ دە باشە ڕۆژێ بۆ لاو بێکە و دوو گۆڵیەکی بزای من ئازاترم یان تۆ منیش دوو گۆڵی زۆر باشەکەم ئافرین بۆ تۆ یەک چەپڵە بۆ خۆ هەر بژی چۆنی کچە جوان؟ باشی؟ کە جوانە چاوکاو قژیکاو ناو چییە؟ هەنی چۆنی؟ هەنی؟ بێکەنی؟ هەنی؟ بێکەنی؟ کە جوانە هەنی؟ گۆرانی ێزانی؟ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ؟ کەروێشکلانە و لانە گوێی لەسەر پشتانە زۆر ژیل و جوانە ماسکەکە ڕۆژانە ئافرین تۆش ماسکەکەی ڕۆژانە؟ بۆچی؟ بۆی نەخۆش نەکەوێت ئافرین نەخۆشی چی هەیە ئێستا؟ کۆرۆنا ئەبێ چۆن خۆمان پارێزین؟ بەدەستکەش و دەمام ئافرین بەدەستکەش و دەمامت بۆی تووشی نەخۆشی نەبین و ڤایرۆسەکە نێتە گیانمانەوە بێ خۆمان پارێزین هەر بژی یەک چەپڵی قایم بۆ خۆ هەر بژی ئەنی گیان چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ناوت چییە؟ نوێنەر؟ لە پۆلی چەنی؟ دوو بەیانیان زووە لەسی لە خەو؟ بۆ؟ ئافرین لەبەرەوەی ئەچێ بۆ مەکتەب ئەبێ بەیانیان زووە سێ لە خەو ئەی شەوان زوو ئەخەوی؟ کاشمێر چەند؟ کاشمێر نۆ هەر زۆر باشە ئەبێ شەوان زوو بخەوی بەیانیانیش زووەسی لە خەو لەبەرەوەی لەشێکی تەندروستە بێ وایە؟ هەر بژی یەک چەپڕی قایم بۆ خۆ لێە ئافرین هەر بژی ئەبچینە لای هەورەیەکی ترمان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەنەس؟ ئافرین ئەو مناڵێکی تریش لەوێیان ناوی ئەنەس نەبوو؟ ئەو کوڕە من زۆر زیرەکم ناوی کەسانم بیر ناچێتەوە ئیتر ناوتان لە مێشک مایەڵمەوە ئەزانی من بەچی وا زیرەکەم؟ بە وەرزش بە خواردن بە زۆر خەوتن زۆر خەو مەبەسم ئەوەیە زوو بخەوی بانیانیش درەنگەسی ئەبێ شەو ڕۆژێ چەند کاشمێر بخەوی؟ کەمتر؟ ئافرین یەک چەپڕی قایم بۆ خۆ لێە ئەنەس گۆرانی ێزانی؟ ئادی گۆرانێکم بۆ بڵێ؟ ساڵی نێوان پیرۆز بێت چووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێت لێمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابیەکی وریام گوێرایەڵی مامۆستان قوتابخانە خۆشەوێ چونکە دڵتیای دەسترەوێ کە دووپەلی خاوێنم هیچ کار نایاژاکێنم هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێ زیرەکەکانم ئافرین یەک چەپڕی قایمی بۆ لێبەر هەر بژی چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ هەیمە تەمەنت چەنە؟ 9 ساڵ چەند هاوڕێوەیە؟ 1 2 3 4 5 6 منیشەکەی باوڕێ خۆ ئافرین ئەی وەرزشەکەی هەدیە سەر پێ ئافرین دەست بۆ سەرەوە دەست بۆ خوارەوە دەست بۆ سەرەوە خوارەوە دی بۆ لاتە نیش دانیشە هەر بژی ئافرین تۆ چوانەیەکە زۆر پێخۆشە؟ بیرکاری؟ ئافرین دوو کۆی دووە کاتە چەند؟ چوار کۆی چوارە کاتە چەند؟ هەشت کۆی هەشتە کاتە چەند؟ 8 و 8 شان زە وایە؟ هەر بژی یەک چەپڕی قایم بۆ خۆ هەر بژی چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ سایە؟ سایە یعنی چی؟ یعنی
وەرە بەگوێ تا بیڵێم یعنی سێبەر وایە ئافرین نێر بشی سایە لە پۆلی چەندی 2 ئەلف ئافرین نێر زۆر باشە سایە هاوڕێکانە شتێکیان پێوتم زانم ڕاستە وتیان گۆرانەیەکی زۆر خۆشە زانێ وایە دەبۆ بڵێ سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێمە زۆر وریای و بچووکە خنجیلە و ئێسکسووکە پێمان دەڵێ وریابن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بە بابتێ جان فێرمانەکە پیتێ لاشە چەند بچووکە هێندەکارە و چاپوکە سپاس بۆ تۆ هاوڕێگە خۆشمان دەی وەک چاو ئافرین یەک چەپڵی قایم هەر بشی دەست خۆش چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ نازیلێ مەکر باس نازیلێ چۆنی باشی نازیلێ لە پۆلی چەنی ئافرین نازیلێ شەوان زووە خەوی ئەی بەیانیان ئافرین یەک چەپڵی قایم بۆ خۆلێ نازیلێ گۆرانی زانی ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ هەر منم ئایا دەنگێکی خۆشم هایە بە بادین و سۆرانی کاری جوانم لایە هەرەوەنا ئافرین تۆ بادین ێزانی من ئەزانم ناوێتە چییە؟ ینی ناوی تۆ چییە؟ ئافرین نازیلێ چاو جوان کاتێکی خۆش نازیلێ باش شتێکە بیرخەمەوە تۆ سەری شاشەی کورساتەکەی ئیتر سیرکە بە بەردەوامی لەبەرەوەی ئەفلام کارتۆنی جوان جوانەکە گۆرانی خۆش خۆشەکە منیشە بینی لەوێ خۆشە بینی باشە؟ ئافرین زۆر باشە سپاس چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ یەک پرسیارە لێکەم ئەگەر شەوان زوو بخەوی بەیانیان زووە ڕەسییان درە ئافرین زوو ئەو کاتە زووە گەیتە دەوامیان درەکە گەیتە دەوام باشە قوتابخانە خۆشەوێ زانست فێرە بی لەوێ ئافرین منیش قوتابخانەم خۆشەوێ وەکو تۆ لە قوتابخانەم لە چه وانێکا زۆر زیرەکی ئینگلیزی هەلو هاواریو گۆرانی زانی لە گۆرانی لەبەر کە جاری تر کاتم گۆرانی پێڵێ باشە هەر بژی با بچینە لای کچە جوانە چۆنی ناوت چییە؟ لیە وێنەی چییە لە کەمامەکەتدا؟ پشیلە خۆشەوێ ئەو پشیلەیە چ ڕەنگە؟ پشیلەی ڕەشی خۆشەوێ یان سپی؟ ئەی ڕەش ئەبێ ڕەشیشی خۆش بوێ زانین بۆ لەبەرەوەی هەمویان وەکو یەکن بەس ڕەنگەکانیان جیاوازە ناحن هەمویان وەکو یەک برسیانە بێ هەمویان وەکو یەک بەچکەیانێ هەمویان وەکو یەک گیان لەبەرن باشە نابێ ئازاری پشیلە و گیان لەبەرەکان بێ هیچ گیان لەبەرێ باش زۆر باشە تۆ مناڵێکی زۆر زیرەک دیاری باشە یەک پرسیارێترە لێکەم چاویلکەکە و چ ڕەنگە؟ مۆرە ئافرین نەر بژی بژیشە زۆر جواندایەناوە ئافرین دەست خۆش بۆ تۆ چۆنی؟ باشی ناوت چییە؟ ئافرین ناو زۆر خۆشە یەک پرسیارە لێکەم تۆ زیاتر بە چ شتێک وەرزشەکەی؟ بە تۆپ لە ماڵەوە ئایپاد و ئەو شتانەوە هەیە؟ ئافرین ئەو مناڵانەم زۆر خۆشەوە کە ئەو شتانیان نییە هەر بژی ئەو شتانە زانی زیانی زۆر زۆرە بۆ چاوە بۆ مێشکە بۆ تەندروستی و نابێ ئەو شتانە بەکاربێنی ئەگەر ببیستم مۆبایلەکە یان ئایپادەکەی باوکە یان هی براکە و یان هی ئەوان بەکارێنی لێو زویرە بم باشە؟ نەکە هەرگیز ئەوانە بەکاربێنی بۆ خۆ بەردەوام وەرزشکە باشە؟ هەر بژی سپاس بۆ تۆ چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ کە جوانە سەیری ئەو چاوە جوانانەی ماشەڵڵا ئێوە لە ماڵەوە سەیری کورساتەکان؟ ئافرین چ شتێکی کورساتان زۆر پێخۆشە ماوەی مناڵانە بینی؟ ئافرین ئیتر بەردەوام لەوێ سیرکە من نەبینی من هەموو شوێ سەیری بەرنامەی زیتەڵەکە باشە؟ ئافرین سەیری ئەفلام کارتۆنەکانی کە شتی زۆر خۆشەکە گۆرانی خۆشەکە گەشتی زیتەڵاکە ئەو شتان نامویەکە باش؟ ئافرین چەقلێکی جوان بۆ خۆ لێ دەی ئافرین چۆنی کوڕە جوان؟ باشی ناوت چییە؟ زەی من ناوم چییە؟ ناوم زیتەڵێ کوڕە زۆر عیبە بۆ تۆ ناوی هاوڕێکی خۆ نازانی من ئەبێ ناوی هەمووتان بزانم ئەناس چۆنی؟ ئەناس جوان بێت و لە پشتەوە
من ناوم زیتەڵەیە ئەبێ بمناسی باشە جۆ بگرە لێ و لێەکەم ئەگەر شەوان زوو نەخەوی باش ئەبێ شەوان زوو بخەوی بۆ ئەوەی بەیانیان زووەسی میوەی باش بخۆی ئاو زۆر بخۆیتەوە ئەو شتانە بەردەوام بکەی باشە ئافەری ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە باشە لە پۆلی چەنی چوانەیە کە زۆر پێخۆشە زانست فێرە بم لەوێ قوتابخانەم خۆشەوێ زانست فێرە بم لەوێ هاوڕێوی باشە هەیە لە قوتابخانە چەند هاوڕێوەیە سێ ناوەکانیان چی و چییە ئەی من باوڕێ خۆ نازانی من هاوڕێو نیم ئەگریم ئەگەر بڵێ هاوڕێم نی باشە ئەسەر سەر پێ ئافەرین ڕێک بۆ سا دەست بۆ سەرەوە دەست بۆ لاتەنیش دەست بۆ خوارەوە ئێوە خوارەوەیە بۆ لاتەنیش بۆ سەرەوە هەر بژی یەک چەپڕێقایی بۆ خۆم دانیشە زۆر باشە ئافەرین